دووەمین فیستیڤاڵی بەهار لە ژێردروشمی بەهارێک لە هەرزانی بە بەشداری 200 کۆمپانیای بیانی و ناوخۆیی دەستی پێکردو. دەیان جۆر کاڵا و خۆراک و پێداویستی ڕۆژانە نمایشکران. ساڵێکی بەهارەیە ئێمە هەموو ساڵێ ئەیکەینەوە نزیک بوونەوەی مانگی ڕەمەزانی پیرۆز واتنی بەهار لە مۆزەتا ئێمە ئەم فیستیڤاڵەمان کردەوە بۆی ئەوەی کە بە سەعرێکی گوجاو دەست هاوڵاتیان بکەوێ. ئەتوانم بڵێم نزیکەی 200 کۆمپانیا بەشداریان کردووە لەم معرەزەدا کە کۆمپانیاکان زیاتریان ناوخۆییە، کۆمەڵێ کۆمپانیای بیانیشی تیا هەیە کە بە تایبەتی کۆمپانیای ئێرانەکان نزیکەی 6 کۆمپانیا بەشداریان تیا کردووە. مەبەست و ئامانجی ئێمە لەم کردنەوەی ئەم فیستیڤاڵە بۆ ئەوەیە کە ئەم کاڵانی کە هەیە لە ناو پێشانگاکە بە سەعرێکی گونجاو دەست هاوڵاتیان بکەوێ. خەدیجە محەممەد ژنێکی ڕۆژهەڵاتی کوردستانە و بەشداری لە فیستیڤاڵی بەهار دەکردووە و کارە دەستیەکانی خۆی هێنا و لێرە نمایشی کردووە و دەیەوێت بەم کارێ هەم داهاتێکی دەست بکەوێت هەمیش کللتوری کوردی بپارێزێت. 4 ساڵە کاری سەنایی دەستیەکەم، کاری دەست ئەم شتانە خۆم دروستم کردگە، کاری دەستن هەموو کاری دەستن و بەدەست دروست کراوە. بە زۆریش ڕازیم و خۆشحاڵم کە ئەمە لە سنێکە ئەتوانم ئەم کارگەرە ئەنجام بم. هەرزانی لە نرخدا و بەرزی لە کوالەتیدا ئامانجی ژووری بازرگانی سلێمانی و ڕێکخەرانی فیستیڤاڵەکەیە و هاوڵاتیان لە نرخی کاڵا و کەلوپەلەکان رازین و خوازیارم فیستیڤاڵی هاوشێوە ساڵانە بکرێتەوە. ژگاکان چوینەوەی کە کردویانەتەوە لە ڕاستیان نرخەکان تا ڕادەیەکی باش گونجاوە لەگەڵ بارودۆخی ئەمڕۆی هەلومەرجی کوردستانە ئەگونجێ. هەندێک شتمان کڕیوە لە ڕاستی ئەمەشکە هەرزان نەمانە کڕی. شتەکانیش باشن، ینی ئینسان سەیرێکە هەستەکە ینی هەر سەرچاوی بڵین سەرچاوی سەرەکی و ئەسڵی خۆیەتی، ینی وەکو چۆنەڵی دەستی دونیە ئەمە چون کۆمپانیەکانن. نرخەکانیش لەگەڵ دووسێ برادری خۆمە بەڕاستی هەندێک شتمان کردووە و جارێ تریژینەوە لەوە چێ لەگەم جار لەگەڵ ماڵ مناڵە بینەوە بەوان زیاتر لەوە چێ لە شتی ماڵ بزانن. هەندێک شتمان کردەوە شتەکانی زۆر باش. لیژنە هاوبەشەکانی قایمقامیەتی سلێمانی بەردەوام دەبن لە چاودێریکردنی فیستیڤاڵەکە تاوەکو کۆمپانیەکانی بەشداربوو بازاڕی فیستیڤاڵەکە قۆرەخ نەکەن و کەلوپەلی کوالێتی نزم و بەسەرچوو ساغ نەکەنەوە. لیژنە هاوبەشەکانی قایمقامەتی قەزای مەڵبەندی سلێمانی ئێمە ڕۆژانە تەواجودمانە بێ لێرە و جەناحی خۆمانمان هەیە، شوێنی تایبەتی خۆمان بۆ دانراوە و ڕۆژانە بە چەند لیژنەیەک لێرە بەشدار ئەبین. پێشتریش لە کۆبوونەوە ئامادەسازیەکانە بەشداریمان کردووە کە بە بانگێژنامەی ڕسمی لەلایەن ژووری بازرگانی و کۆمپانیای سەرپەرشتیارەوە بە نووسراوی فەرمی ئێمە لە کۆبوونەوەکانیانە بەشدار بووین و ئەوەی پێویست بوو بێ لە ڕێنمایەکانی خۆمان پێمان بەخشیون و ئەوەشی لێرە پێویستکە بۆ هاوڵاتیان ئێمە لە خزمەتیانداین و سەرجەمە ئەو کاڵا و کەلوپەل و شتومەکانە هەمووی چاودێری ئەکرێت لەلایەن لیژنەکانی ئێمە و ڕۆژانە لەکردنەوەی فیستیڤاڵەکە ئێمە ئامادەبوونمان هەیە. فیستیڤاڵی بەهار بۆ دووەمین جارە لە پێشەنگای نێودەوڵەتی سلێمانی دەکرێتەوە و بڕیارە لە ساڵانی داهاتووشدا بەردەوامی هەبێت. فیستیڤاڵەکە 11 ڕۆژ دەخایەنێت و دەیان جۆر کەلوپەل و پێداویستی ڕۆژانەی تێدا دەست دەکەوێت. ڕێزان محەممەد، کورسات نیوز، سلێمانی.